جگەلەوە پانفەر بێست تایگەری هەبوو تایگەری ئەڵمانی تانکێک بوو ینی سیر بوو بۆ ئەوەنە بە مەترسیدار تایگەر ناوەبرا تایگەر یەک توانایەکی زۆر بێزی هەبوو لە تۆپەکەی لە درعی یعنی تانکی بەریتانی و تانکی ئەمریکی حتا کوتی سی4 بە یەک تۆپ نەیەتوانی بیشکێنێتن کە تۆپیش لە تانک بدەیەوە زانێ لە چۆتەوە لێت داوە تۆپی ئەو تانکەکەی تۆی لە ناوەدا زۆر بەهێز بوو ئەگەر تاکو سەیری نیظامی زنجیری و ئەوانەی بکەی سەیری وی لە ئاسنەکانی بکەیت چۆن دروست کراوە یعنی ئێستاکە بۆ نمونە بە بینەران بزانن کە من باسی تانکی تی 54 و 55 مە کرد و 72 پێشکەوتێتر چۆن جیاوازیەکەی لە بینیان ئەگەر لە شکڵان نایزانی تەنها سەیری ویلەکانی کە ئەمانە 5 ویلە 72 بەبانەوە 6 ویلە لیوبار دەبێتە 7 ویل شانی ئەمە زیاد کاتن ئەتوانێت لە چاڵێکە بەپانی 2 مەتر چەندێک قوت بێ لی بپەڕێتەوە ناکەوێتە ناوی تایگەر وا بوو نە ئاسن نەتەل نە خەندەق ڕێی لێ ئەگرت